خۆشەویستان ئەم کاتەتان باش هەموو لایەکتان بەخێر بێن. هیوادارم هەمووتان دڵخۆش و بەختەوەر بن. خۆشحاڵم ئەمڕۆ جارێکی دیکە لەگەڵ ئێوەدام بۆ ئەوەی هەموومان پێکەوە بتوانین بەرەو پاشە ڕۆژێکی باشتر بۆ کوردستان هەنگاو بنین. ئێوە هێزی کۆمەڵگەی کوردستانن، ئێستا و داهاتووی وڵات هەر لە دەستی ئێوەیە. دەبێت لە سایەی ڕۆڵی کارای ئێوەدا کوردستان بەردەوام بێت لە پێشکەوتن. دەبێ هەوڵیش بۆ ئەوە بدەین کە سیستەمی ژیان لە کوردستان لە هەموو لایەکەوە بگۆڕین بەرەو سیستەمێکی پێشکەوتو و سەردەمیانەتر. ئەو گشت هیوا و ئاواتانەش بێگومان تەنها لە ڕێگەی حیزبە کۆڵنەدەرەکەی خۆتانەوە دێتە دی کە پارتی دیموکراتی کوردستانە. بەڕێزان، ئێمە ئەمڕۆ لێرەین پێکەوە بۆ پشتیوانی لە لیستی 183 پارتی. لە ڕاستیدا ئێمە هەر تەنیا بۆ ئەوە لێرە نین کە دەنگ بدەین بە لیستەکە، بەڵکو بۆ ئەوەش لێرەین کە دەنگی زیاتری بۆ کۆبکەینەوە لە پێناو ئەوەی پارتی هێز و گۆڕێکی زیاتری هەبێ لە بەڕێوەبردنی داهاتووی ئەم وڵاتەدا. ئێمە مافی خۆمانە، خەونی زیاترمان هەبێ، هەموو خەڵکیش ئەو مافەی هەیە. ڕابردوو سەلماندوویەتی کەوا شەراکەتی لاواز و لەرزۆک و بێبەرنامە زیاتر کۆس دروست دەکات نەک پێشکەوتن. لەبەر ئەوە دەبێ ئێمە هەوڵ بدەین زۆرترین ژمارەی دەنگدەر دەنگ بە لیستی پارتی دیموکراتی کوردستان بدەن. ئەم پارتە لە مێژوو سەلماندوویەتی پارتی دەستێکی ئەمینە و حزبێکی باوەڕ پێکراوی زۆرینەی خەڵکی کوردستانە. و بە پاڵپشتی ئێوەی خۆشەویستیش پارتی هەر دەمێنێتەوە حزبی باوەڕ پێکراوی هەموو کوردستان. بەڕێزان، ئازیزان، ئێوە خۆتان دەزانن پارتی لە ڕۆژی یەکەمەوە حزبێکی چالاک بووە و تا ئەمڕۆ هەر بەهێز و گوڕی خۆی ماوەتەوە. هێزی پارتی لە غەیبەوە نەهاتووە، هێزی پارتی لە پشتگیری ئێوەوە هاتووە. هێزی پارتی لە پشتگیری خەڵکی ڕەش و ڕووت و سادەی کوردستانەوە هاتووە. پارتی واتە پێشمەرگە. پێشمەرگەش واتە لاوانی گیان لەسەر دەست کە زۆرترین قوربانیان بۆ سەرکەوتنی بەرنامەی پارتی و ئامانجی پارتی داوە. ئەمەیە نهێنیمانەوە و سەرکەوتنی بەردەوامی پارتی لە کوردستان و لە عێراقدا. لە هەڵبژاردنەکانی عێراقدا خەڵکانێک هەبوون فاتحەیان بۆ پارتی دەخوێند، دەیان گوت نەقشەی سیاسی کوردستان دەگۆڕێت و پارتی جارێکی تر هێزی یەکەم نابێ. ئێوە لاوان و گەنجان و ژنان و ئافرەتان و هەموو خەڵکی کوردستان
بۆ دژمنانی کورتان سەلمان کە پارتی پێشڕەوە و بە پێشڕەویش دەبینێتەوە. مایەی شانازی و سەربەرزیە. ئەمڕۆ لەگەڵ ئێوەدا کۆبوومەتەوە، ئێوەی لاوان و قوتابیانی کوردستان کە هاتون بۆ هەڵمەتی هەڵبژاردن و دەنگدان بە لیستی 183 پارتی دموکراتی کوردستان. هەروەها شانازی و سەربەرزیە کە ئافرەتان و ئافرەتانی وەرزشکار ئەمڕۆ بەشدارێکی دیار و بەرچاویان هەیە. لەبیرتان نەچێت کە هەر لە سەرەتاوە پارتی باوەری بە یەکسانی ژن و پیاو هەبووە، پارتی باوەری بە هەموو مافێکی ئافرەت هەبووە. زۆرن ئێمە لە ناو شاخ و دۆڵەکاندا قوتابخانەمان بۆ کچان کردوتەوە و نەمان هێشتووە دەوامیان بەجێ بمێنێ. بەڕێزان و خۆشەویستان، ئێوە بربڕەی پشتی پارتین، ئەو بربڕەی کە هیچ زەبرێک لە مێژوودا نەیچەماندووە. هەر پارتی بوو بە پشتیوانی ئێوە ناوی کوردستان و دۆزی گەلی کوردستانی بە دنیا ناسان. ئێمە بووین ناحەزانمان هێنایە سەر کورسی مێز و دانوستاندن، وامان کرد. هەر ئەم پارتیە بوو وای کرد نەیارانی کوردستان بەرامبەر بە ویستی گەلی کوردستان بێنە سەر چۆک. ئێمە بووین لە مێژووی 72 ساڵەی پارتیدا یەک جاریش ڕێگەمان بە دۆزی کوردستان هەڵا نەکرد. هەزاران لاوی وەک ئێوە کوڕان و کچانی کوردستان نەک تەنها بەهێزی دەست و بازوو بەڵکو بەهێزی مێشک و بیرکردنەوەی خۆیاندا لەگەڵ سەرکردایەتی پارتی و لەگەڵ بارزانیدا بوو. حزبێک بەڕێزان، حزبێک هەزاران و دەیان هەزار مێشکی لاوی لەگەڵ وەستا بێت، حزبێک دەیان هەزار خاتوونی وەک ئێوەی لە پشت بێت. هیچ ڕۆژێک ڕێگە هەڵە ناکات و سەری لێ ناشوێ. پارتی تاکە ڕێخستنە لە هەموو ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا کە بۆ یەک جاریش درۆی لەگەڵ ملەت و خەڵکی خۆی و نەکردووە. ئێمە زۆر جار ئەگەر باجیشمان دابێت لەبیر نەکەن ئێمە باجی ڕاستگۆیی خۆمان داوە بەرامبەر بە گەلی کوردستان. زۆرن ئەو لایەنانەی کە باجی کەوت و هەڵەی سەرکردایەتی خۆیان دەدەن لە کوردستاندا. حزبێکی وەک پارتی کە هەموو تەمەنی خۆی وەک ئەمڕۆ لەگەڵ بیری لاوان و ئافرەتاندا بوو بێت و پشتی بەوان گرێدا بێت، دڵنیابن ئەو حیزبە ڕۆژێک نابەزێت و ناکەوێت و بەرەو سەرکەوتن دەڕوات. لەبیرتان بێت پارتی، ئەوەشتان لەبیر بێت کە پارتی تاکە حیزبە لە ڕابردوو ناژی. ئێمە ڕوومان لە داهاتووە، ئافرەتان و لاوان و قوتابیانی ئێمە ڕۆیان لە داهاتووە لەبەر ئەوەی ژیان و هیوا و پێشکەوتن لە داهاتوودایە. ئێمە بەردەوام دەمانەوێ داهاتوویەکی جیاواز و ڕەنگینتر دروست بکەین. خۆشەویستان، ئەمڕۆ کە ئێمە بەرەو هەڵبژاردنی کوردستان دەچین، ئێوە بازووی لێ هەڵماڵن بۆ ئەوەی لیستی 183 پارتی سەر بکەوێ
ئەو لیستەی کە سەد خەباتکەری وەک خۆتانی گرتۆتەوە کە زۆربەیان کچ و کوڕانی گەنجی ئەم وڵاتن. ئەوان ئەم بەڕێزانە چەپکە گوڵی وڵاتن کە پارتی دەستنیشانی کردوون بۆ خزمەتی دۆزی گەلی کوردستان. داواتان لێ دەکەن دەنگیان پێ بدەن سەرکەوتنی پارتی سەرکەوتنی کوردستانە. خۆشەویستان، نەوەی دوێنێ باپ و باپیرانتان کە هەمیشە دەنگیان بە پارتی داوە هەمیشە دەنگ بە پارتی دەدەن. ئەوانە وەک چۆن لە ڕابردوو هێزی پارتی بوون ئێستا و لە داهاتووشدا هەروا دەمێننەوە. ئەوان بوون، ئەو خۆشەویستانە بوون کە نەیان هێشت پارتی بکەوێت و هەمیشە پارتیان بەرەو سەرکەوتن بردووە. ئەوان بوون پارتیان لە قممەی بەرزاییدا ڕاگرت. ئەوان بوون کە بەرامبەر پیلانی دوژمنان و ناحەزان وەستانەوە و نەیان هێشت پارتی بکەوێت. پارتی تەنها حزبی خەباتی سیاسی نییە، بەڵکو پارتی حزبی گۆڕانکاری کۆمەڵایەتیشە. لە هەرێمی کوردستاندا کە پارتی دموکراتی کوردستان حزبی ژمارە یەکە، ئەمڕۆ کۆمەڵگای ئێمە کراوە و سەردەمیانەترە. بڕۆن سەیری زانکۆیەکان بکەن، سەیری ڕستوران و کافەکان بکەن، سەیری فەرمانگەکان بکەن. کچان و کوڕان و پیاوان و ژنان بێ جیاوازی هاوشان و یەکسان و تەبا لەگەڵ یەکترن. ئێمە لە ساڵی 2000ەوە چەندین یاسا و بڕیارمان بۆ بەرگری لە مافی ژنان و ئافرەتان لە پەرلەمان و حکوومەت گۆڕی. ئێمە بەرەو ڕووی توندی تیژی کۆمەلگا لە ئاست کچان و ئافرەتاندا وەستاینەوە. هانی ڕاگەیاندنماندا بەردەوام هوشیاری بڵاو بکاتەوە. ئێمە بووین وامان کرد ئافرەت ئیتر ئازایانە بۆ مافەکانی خۆی بێتە دەنگ. ئافرەتانی ئێمە دوای ئەو هەنگاوانە گوتیان ئێمەش هەین، ئێمەش مافمان دەوێت. بۆیە ئەو یەکسانیەی ئێستا لە کۆمەڵگەی کوردستاندا دەبینن زۆر لە مێژە پارتی کاری بۆ کردووە. لە پارلەمانی داهاتووش لیستی 183 کار بۆ یەکسانی دەکات لەم وڵاتەدا. هەروەها پرسی دەربڕین و ئازادی ڕۆژنەماوانی لە هەرێمی کوردستاندا پرسێکە بە پێی یاسا پارێزراوە و ڕۆژنامە نووسان و نووسەران بەکردەوە و پراکتیک سربەخۆن. ئازادی بیرروباوەر مرکێکی هەرە گەورەی هەرێمی کوردستان و لەم مەسەلەیەدا ئێمە بەردەوام دەبین. لە هەرێمی کوردستان گەورەترین گەشەی خوێنەواری هەیە لە چاو دەوروبەردا. زۆربەی ئەوانە حەز دەکەن خوێندنی زاوکۆ تەواو بکەن، ڕێگەیان لە بەردەم کراوەیە. لەم هەرێمەدا بەندیخانەی سیاسیمان نییە. کەس بەهۆی بۆچوونی سیاسی تووشی سەرکۆتێنە نەبووە. باشە لە کام وڵاتی دەوروبەردا ئەم هەموو ئازادیە هەیە. لە داهاتووشدا دەمانەوێ کۆمەڵگای کوردستان لە هەموو ڕوویەکەوە بە جۆرێک پێش بکەوێ کە هیچ هێزێک و هیچ سیستەمێکی دەرەکی نەتوانێ کۆنتڕۆلی بکاتەوە. دەمانەوێ داگیرکردنەوەی کوردستان بۆ ناحەزان ببێتە خەونێک و دەبێ هەر بەو خەونەشەوە سەر بنێنە گۆڕەوە. لەبەر ئەوە دەبێ دەنگ بە پارتی بە لیستی 183 پارتی بدەین تا وەکو ئابووریمان زیاتر گەشە بکات، بۆ ئەوەی ئاوەدانیمان زیاتر پەرە بستێنێ، بۆ ئەوەی تاکی کوردستان لە ئاستێکی بەرزتردا بێ،
بۆ ئەوەی جارێکی دیکە گەلی کوردستان نەبێتەوە بە کوێڵە. گەلێکی پێشکەوتوو هەرگیز ناچێتە ژێر دەسەڵاتی هیچ هێزێکی دەرەکی. هەر ئەمەشە نهێنیە گەورەکەی سەرکەوتنی پارتی و هەرێمی کوردستان. دڵنیاتان دەکەم کەوا ئەم بارە ئابووریەی ئێستاش هەیە بارێکی کاتیە و وردە وردە تێدەپەڕێ. ئێمە 4 ساڵی زۆر سەختمان بەڕێ کرد. ئەگەر بە پشتیوانی ئێوە نەبووایە، بە خۆڕاگری ئێوە نەبووایە، زۆر زەحمەت دەبوو بارەکەمان. تێگەیشتنتان لە زروفی هەرێمی کوردستاندا وای کرد قووەت و هێز و تینێکی زۆر بە ئێمەدا بۆ بەردەوام بوون بە ئەرکەکانمان. کوردستان چاوی لە داهاتووی گەشە. جارێکی دیکە سەرکوتکردن و زەوتکردن و پێشێلکردن نایەتەوە بۆ کوردستان. کچان و کوڕانی ئازیزی وڵات، دڵنیابن سەرەڕای هەموو کۆسپ و تەگەرەیەک ئێوە و پارتی کوردستان دەگەینن بە لووتکە. ئێوە زۆر جار گوێتان لێ دەبێت کە خەڵک گلەیی لە دەسەڵات دەکەن. منیش زۆر گلەییم پێ دەگات کە ئەمە جێی خۆشحاڵیە. ئێمە پەس نابین لەوەی هاوڵاتیان گلەیی بکەن. لەبەر ئەوەی بوونی خەڵکی ناڕازی نیشانەی هیوا و ئاواتی گەورەیە. ئێمە شانازی بە خەڵکی زیندوی خۆمان دەکەین. هەروەها دڵخۆشین کەوا کۆمەڵگای ئێمە کۆمەڵگەیەکی سست و خاو نییە. وەک پێشتریش گوتم، کوردستان چاوی لە هیوای گەشە. ناڕەزایی و گلەی خەڵک بەلای ئێمەوە نیشانە و ئاماژەن بۆ لەدایکبوونێکی نوێ. بەڕێزان، زوو لە بابەت دەردەکەوم، بەڵام خۆتان دەزانن ئێمە بۆیە لێرە کۆبووینەتەوە بۆ ئەوەی دەنگ بۆ لیستی 183 پارتی دیموکراتی کوردستان زیاد بکەین. هەرچەندە دڵنیاین کەوا پارتی هەموو کاتێک ئێمە بە پشتیوانی ئێوەوە دڵنیاین کە پارتی هەموو کاتێک براوەی یەکەم دەبێت لە کوردستاندا. قسەیەک هەیە خەڵک بۆ گاڵتە لەبارەی پارتیەوە دەیکەن، بەڵام ئەو قسەیە لە ناوەڕۆکدا ڕاستیەکیشی تێدایە. بۆیە جێی خۆیەتی منیش باسی بکەم. دەڵێن ئەگەر پارتی لەگەڵ وڵاتی چینیشدا ململانەی هەڵبژاردن بکە، هەر پارتی دەیباتەوە. ئەو قسەیە هەرچەند گاڵتە بێ، بەڵام نیشانەی هێزی پارتیە. هەروەها ئەو قسەیە نیشانەیەکی ڕوونی بێهیوایی و دۆڕاندنی ئەوانەیە کە بەردەوام هەوڵ دەدەن پارتی ببەزێنن و قەت ئەو ڕۆژە نابینن. دڵنیابن پارتی نابەسێت، لەبەر ئەوەی جەماوەری دڵسۆز و پاک و ڕاستەقینەی وەکو ئێوەی لەگەڵدایە. خۆشەویستان، ئێمە دەبێ قۆڵتر لە کوردستان بڕوانین تا نرخی دەستکەوتەکانی خۆمان باشتر بزانین. نمونەیەکتان بۆ دەهێنمەوە. سەرەڕای هەموو ئازادیەکیش کە هەمانە، کۆمەڵگای کوردستان تاکە شوێنە کە ئیسلامی ڕادیکاڵ و توندڕۆ گەشەی تێدا نەکردووە. چاکەی ئەمەش دەگەڕێتەوە بۆ کەمی کێشەی ئابووری و سیاسی و کۆمەڵایەتی و ڕۆڵی
گرنگی ملا و مامۆستایانی بەڕێزی ئاینی لە کوردستاندا لەبەر ئەوە تونڕۆیی تەنها لە ژینگەدا کێشە سەر هەڵدەدات کوردستان تاکە کۆمەڵگایە لە دنیای ئیسلامدا هیچ تایفە و ئاینێک بە سووکی سەیر ناکات و ئەمەش شانازیەکە کە ئێمە شانازی پێ دەکەین و قەت نابێ لە بیریشی بکەین. ساڵانی ڕابردوو هەرێمی کوردستان باوەشی بۆ 2 ملیۆن ئاوارە و نزیکەی 2 ملیۆن ئاوارە و پەنابەری شەڕی داعش کردەوە بێ ئەوەی کۆمەڵگای کوردستان بۆ یەک جاریش سکاڵایان لێبەرز بکاتەوە. هەرچەند ئەو ژمارەیە بۆ دانیشتوانی بچووکی هەرێم زۆر گەورە بوو وڵاتی زۆر گەورە هەیە کە بە هاتنی 1 ملیۆن ئاوارە هەراسان دەبن. دەبێ ئێمە بزانین کەوانەبوونی کێشە و ئاڵۆزی لە ناخی تاکی کوردستاندایە. دەگەڕێمەوە بۆ باسی سیاست. ژیرانەیی سەرۆک بارزانی و حکوومەتی هەرێم لە ڕابردوو شانازی پارتی لەم بوارەدا شانازیەکی گەورەیە لەبەر ئەوەی پارتی هێزی یەکەمە لە حکومڕانی و دڵنیابن بە هەوڵ و هیممەت و دڵسۆزی ئێوە پارتی هەر بە هێزی یەکەم و گەورەی کوردستان دەمێنێتەوە. ئەگەر باسی گلەیی و ناڕازایەتی بکرێت ئەوە هەموو لایەک ڕوویان لە پارتیە لەبەر ئەوەی پارتی هێزی یەکەمە کەواتە لە مەسەلەی شانازیەکانیشدا دەبێ قبوڵی بکەن کە بەشە زۆرەکەی بۆ پارتی بێت. حزبێک ئەگەر زۆرترین شانازی هەبێت مافی خۆشی دەبێت چاوەڕوانی زیاتری دەنگ بکات لە هەڵبژاردندا. بۆیە منیش دەڵێم ڕۆژی 30 ئەیلوول دەنگ بدەن بە لیستی 183 پارتی دموکراتی کوردستان. لە ڕێگەی ئێوە و لە ڕێگەی ڕاگەیاندندا داوا لە خەڵکی کوردستان دەکەم هەرگیز بە قسەی ناحەزانی کوردستان و ناحەزانی پارتی باوەڕ نەکەن. پارتی و گەلی کوردستان یەک گیانن لە دوو جەستەدا. خەونی ئێمە خەونی پارتی بۆ ئێوەیە خەونەکانیش مافی ڕەوا و ڕاستەقینەی خۆمانن کە ئەمڕۆش نەبێ سبەینێ هەردێتە دی. ئێمە وەک پارتی فێر نەبووین زۆر بڵێین بەڵام ئێمە بەکردەوە قسەی خۆمان دەکەین. من هیچ بەڵێنێک بۆ ئێوە ناخوێنمەوە تەنها کردەوەکانمان باز دەکەم تکاتان لێ دەکەم ئێوە دڵتان خۆش بێت و دڵتان خۆش بێت بەم وڵاتە جوان و ڕەنگینەی خۆتان دڵتان خۆش بێت بەم گەلە ئاشتی خوازەی خۆتان. کوردستان بەهەشتی ئێمەیە و بە هەموو دنیای ناگۆڕینەوە. دەبێ دڵتان خۆش بێت بە هێزە ئەمنیەکانی ئاسایش و پۆلیس کە بۆ ئارامی و سەقامگیری کوردستان ماندوو دەبن و شەونخوونی دەکەن. دڵتان خۆش بێت بەو پێشمەرگانەی کە لە سەنگەری پێشەوەن بۆ بەرگریکردن لە کوردستان. دڵتان خۆش بێت بە دەستهەڵاتی خۆماڵی سەرەڕای هەموو کەم و کوڕیەکانی. ئێمە خۆمان بە قەرداری ئێوە دەزانین. گەلی کوردستان تاجی ئێمەیە تاجی سەری پارتیە. ئێمە وەک جەنابی سەرۆک فەرمووی خۆمان بۆ هیچ کەسێک ناچەمێنین بەڵام ئێمە خۆمان بۆ هیچ کەسێک ناچەمێنین بەڵام بۆ گەلی کوردستان نەک جارێک 100 جار خۆمان بۆ گەلی کوردستان دەچەمین. لێرەدا سڵاو دەنێرم بۆ گیانی پاکی شەهیدان
بۆ بنەماڵە سەر بەرزەکە و سەر بەرزیان و کەس و کاریان سڵاو بۆ پێشمەرگە سڵاو بۆ ئاسایش سڵاو بۆ پۆلیس سڵاو بۆ خەباتکەرانی بواری تەندروستی و پەروەردە و خوێندن و هەموو دەستگاکانی بەڕێوەبردنی وڵات سڵاو لە خەڵکی لادێ و ناوچە دوورەکان سڵاو بۆ هاوڵاتیانی کوردستان لە هەندەران سڵاو لە هەموو کوردێک لە هەر کوێیەک بن سڵاو بۆ یەکەیەکەی خەڵکی کوردستان لە کورد و تورکمان و ئاشووری و کلدان و سوریان و ئەرمەن لە مسلمانان و لە کریستیان و ئێزدی و کاکەیی سڵاو لە خوشک و برایانی شەبەک و فەیلی ئەم خاکە پیرۆزە خاکی هەمومانە وەک یەک حکوومەتی هەرێم حکوومەتی خۆیانە پارتی دموکراتی کوردستان حزبی ئەوانە بۆیە دوجار دووبارەی دەکەینەوە دەنگ بدەن بە لیستی 183 پارتی دموکراتی کوردستان تاوەکو دەنگ و ڕەنگی خۆتان لەوێ بدۆزنەوە تا هەموو گەلی کوردستان هەز بکەن کە بەشدارن لەم پرۆسە سیاسیەدا داواتان لێ دەکەم زۆر بەجددی ئەم جارەش سەرکەوتنێکی گەورەی وەکو جاری پێشتر بۆ پارتی تۆمار بکەن پێم گوتن جاری پێشتر ئێوە خەونی ناحەزان و دژمنانی پارتیتان خستە ناو چاڵەوە ئەم جارەش وەکو هەموو جاری پێشتر یەک دەنگ بۆ ئێمە زۆرە داواتان لێ دەکەم لە ڕۆژی دەنگدان هەمومان پێکەوە بەرەو سندوقەکانی دەنگدان بچین و لیست دەنگ بەم خۆشەویستانە بدەین کە لێرە ئامادەن و دەیانەوێ خزمەتی ئێوە بکەن ئێوە شاد و سەرکەوتوو بن و ئاڵای پارتیش هەر شەکاوە بێتن بەخێر بێت